بەڵێ بەڕێزانم کاتتان باش لە یەکەمین کۆنفرانسی دڵنیاییەوە لە هەولێری پایتەختەوە لەگەڵتان بەردەوامین. مەبەستمە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەهێڵ فەرەیدون بریکاری وەزارەتی تەندروستی گفتوگۆ لەسەر پرسە بکەین، بزانین ئاخۆ دڵنیایی لە ڕووی سەحی یاخود تەندروستیەوە چۆن کاری پێکراوە، ئێمە یاسامان هەیە تا چەند جێبەجێ کراوە، تا چەند هاوڵاتیان هۆشیار کراونەتەوە لە بەرامبەر دڵنیایی تەندروستیاندا. دەست دەکەم بە گفتوگۆکانم. دکتۆر سڵاوت لێبێ، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. بەوە دەست پێ بکەین، دڵنیایی تەندروستی چۆنە دکتۆر؟ ئەمە تۆزێک گوشتر بۆمان ڕوونکەی توانێ بۆ هاوڵاتیان. بڵێ ئێمە بە بیمەی تەندروستی ناوزەندەکەین، بەڵام چونکە دڵنیایی گژگیرترە و جیاوازە لە دەستەبەر کە ضەمانە کاتێکا کە یاساکەی بەغا ضەمانی سەحیە. بیمەی تەندروستی بە کورتی هۆکارێکی سەرەکیە بۆ دەستەبەرکردنی یاخود گەیاندنی خزمگوزاری تەندروستی بۆ سەرجەم هاوڵاتیان تاک وە تاکی هاوڵاتیانی ئەو وڵاتە بە شێوازێکی یەکسان و بە شێوازێکی پلەبەندی نەک تەنها بەوە کە تیایدا ڕەچاوی کاڵێن یەکسان ڕەچاوی داهاتە کرێت ڕەچاوی ئەوە ئەکرێت کە تۆ هاوڵاتیت هەیە دەخلی کەمە، هاوڵاتیت هەیە دەخلی زۆرە، هاوڵاتیت هەیە کارەکە دەسەڵاتدارە. ئەم بیمەی تەندروستی بۆچی باشە بۆ هاوڵاتی؟ چ گرنگەکەی لەوایەکو باسم کرد، یانی تیایدا هاوڵاتی کەم دەرامەت هاوشێوەی هاوڵاتێکی دەرامەت بەرزتر ئاز بەرزتر وەکو یەک لە ناو سیستەمی تەندروستیە خزمەتگوزاری پێگەێنرێ. جەوە جیاواز نییە. ئێمە سیستەمەمان پەیڕەو کردووە لە هەرێمی کوردستان. ئێمە بیمەی تەندروستیمان نییە، بەڵام ئەوەی کە هەیە لە ئێمە لە ناو نەخۆشخانەیەکە لە ڕووی تەندروستی عینەش جیاوازی ناکرێ. بەڵام زۆر جار کە تۆ ئەو نەخۆشخان ئەو کێشانەی کە ئەدوێ بنمونە لە ئێستاە لەم 10 ساڵی کۆتایە کە ئێمە کۆمەڵی گرفتمان هەیە لە ڕووی ئابووری لە هەموو سێکتەرەکان ڕووی تەندروستیشەوە بەردەوام جۆ بیست ئەبرێ لە کاتێک ئەگەر ئێستا ئەوەی کە توانای هێبن نە کۆڕۆنا بەشێکی لەبەری بێد و قەروێڵەی چاودێری چڕمان مەحدود بووە. ئێستش خەڵکانێک ئاسانتر دەتوانم چن لە دەرەوە لە نەشتە خۆشخانەیەکی ئەهلی تایبەتە شەوانە بڕێ پارەی زۆر بەرچاو بدەن، بەڵام لەولاوە ئەو کەسەی کە ئەو هاوڵاتی کە ئەو داهاتە باشەی نێ و ناتوانێ یا ئەنی کۆمەڵ ڕێگەی کە ئەگرێتە بەر یاخود ئەنی هەوڵەدا شتێ پارەی بۆ پایاگرێ هەوڵەدا بچێتە سەرەوە بەبەردەوام لە نەخۆشخانەکانمانە نەخۆشخانە 20 کەس 25 کەس سەری گرتو بووی کە لە چاودێری چڕ بێنێتەوە. ئەگەر بیمە هەبووە بیمەمان نییە، ئەگەر هەبێ ئەمە چارەسەر ئەبێ بۆ چونکە تۆ ئەو کەسە ئەو هاوڵاتە بەپێی دەخلەکەی ماگانە بڕێ پارەی ئەچێتە ناو سیستەمەکەەوە ئەوکو هیچ سەرەتا بەشداریەکە بێتە بەشداربوو لە خزمەتگوزاری بیمەی تەندروستی، بەڵام ماگانش بەپێی دەخلەکەی کە من لە ڕژن و سیاساکە ڕوومان کرۆتەوە پلەکانی موچەخۆری لەسەرەوە بۆ خوارەوە کەمترینی چەندەکە لێی دەبڕێت لە هاوڵاتی و زۆر کەمە سەدایەکی موچەکەیەتی سەدایەک کە ئەمە دوای بە پارەش مەسەنە کابرا ئەگەر دەخلی هاوڵاتی ئێمە هەمووی ناگاتە ملیۆنێ بێ 10,000. ئەمە تەنها بۆ موچەخۆر نییە، بۆ هەموو سەرجەم کەسێک لە بەرامبەر بە نمونە بەپی پلەبەندی موچەخۆری بەرامبەری لە کەری تایبەت بۆ ئەینەش ڕوومان کرۆتەوە. بەڵام بیمەی تەندروستی لە دوای جێبەجێکردنی لە قۆناغا جێبەجێ ناکرێتەوە بڵێ یەکسەر 100% هاوڵاتیانت سوودمەند دەبن. ئەم پرۆسەیەکی قۆناغبەندیە کە 3 قۆناغ تا 4 قۆناغگرێتە خۆی، بۆیە تۆ لە پاڵ ئەم قۆناغانەیە کە نزیکی 10 ساڵە خەیانێ لەگەڵ ئەمە هاوتەری کار لەسەر وشیاری بکەیت، کار لەسەرەوەکەی کە هاوڵاتی تێبگا بیمەی تەندروستی سوودی چێت. چونکە ئێستا بە نمونە ئەگەر من مێ سەفەرێ بکەم بۆ وڵاتی ویزە وەرگرم پێویست بۆیە کە بیمەی تەندروستی تەمین سەحی خۆم بکەم بۆ ماوەی کە چمە یا زیاتریش، بەڵام هەموو هاوڵاتی خۆ سەفەری نەگرۆ بزانە بیمە چەند گرنگە. چونکە من ئەگەر بچمە وڵاتێک زمانیش بزانم ئەگەر بیمەم نەکرد بێ لا حەول ولا قووە تووشی کۆستێکی زۆرە بم بۆ وەرگرتنی چارەسەر. بەڵام خۆگەر سەفەریش نەکەی لەناو خۆ هەر گرنگی نمونە باسەکەمانی هەستی پێ ئەەکەی بەس هاوڵاتێکی زۆر مەسەلەن لە ڕووی هۆشیارەکەەوە چی ئەکەن بۆی هاوڵاتیان ئێمە چیمان کردووە سەریکە ئێمە لە دەست ئەتوانین بڵێ لە دوو کابینەی ڕابردوو دەسەڵی ڕابردوو کا لەسەر ڕژن و سیاسا کراوە، بەڵام لە کۆتا ئێمە لە دوای کۆڕۆنا کە خاو بۆ لە سەرمان لە سەرەتای 21ەوە ئەو ڕژنووسەی کە بەغدا بەکو یاسا هەیەی و
پێشتر کای لەسەر کراوە ئێمە لیژنەیەک کە بەندە سەرپەرشتیاری کرد لە دوای ڕاستپاردنیان جەنابی وەزیرەوە لەگەڵ کۆمەڵ لایانی پەیوەندیدار سەندیکا پەیوەندیدارەکان بە تایبەتیتر بوونی نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی دڵنیایی جۆری لەناو ئەم دڵنیاییە لەناو وەزارەتی دارایی کە ئەمڕۆ سەرپەرشتیاری ئەم کۆنفرانسەوە ئامادەکاریان کردووە لەگەڵ کۆمەڵ لایانی دیکەش دوای کە هەچە لایانی پەیوەندیدار هەیە بەشداریان کرد لەم حکومەتە هەدەفەکەمانەوە بوو کە بتوانین ڕژنووسێک ئامادەکەین یەکەم هاوتەری بێ لەگەڵ ئەوەی بەغا یەک کەلتورە کۆمەڵگای عێراقی و کوردی یەک کەلتورمان نزیکە لە یەکەوە کە ئەڵم کەلتور ئاستی وشاریە ئاستی تەقبولکردنیەتی ئەم پرۆژەیە بەڵام وەل هەمان کاتە ئەو گرفتانەشی کە ڕوبڕووی یاساکە و جێبەجێکنیوە لە بەغا ئێمە بۆ لای ئێمە ئاسانکاری بۆ ئێمە دروست و چۆن تەعامل لەگەڵاکەین لە کۆتا توانیمان لە دوای نزیکی 2 ساڵ ڕژنووسەکە بەرزکەین و ئەنجومەن لە ئەنجومەن ڕەوانەی ئەنجومەنی شوراکرا لە ڕووی یاسایەوە ئەویشمان خۆشبەختانە تەواو کرد ڕاستە هەندێک دەستکاری و گۆڕانکاری بەڵام دواتر بەرەو پەرلەمان چوونەکەی کەوتە ئەو ڕووداوانی ساڵی پار و هەڵپەساردنی پەرلەمانی کوردستان کە هیوادارم لە دوای دەستبەکاربوون و هەڵبژاردنەوە پەرلەمان زوو بە زوێشی لەو یاسایانێکە کای لەسەرەکە ئەم یاسای ڕژنووسە ئەم ڕژنووسی یاسای بیمەی تەندروستی چێتە ئەنی بکاتە یاسای بیمەی تەندروستیە لە داهاتووە گەرۆک و جەناب تەفەرمووی ببێ بە یاسا دەبێتە ئیجباری یا اختیاری یعنی مەرجە هەموو هاوڵاتیەکە بێ خود بەپێی ضروریەتی لە قاڵە باشەکانی کێسە لە پەنەڵەکەش باسم کرد بیمەی تەندروستی ئیجباریە بەڵام بە قۆناخ ئیجباریە بۆ فەرمانبەرانی حکوومەت ئیجباریە بۆ کەسانی کە تۆ ئەتوانی مامەڵەیان لەگەڵا بکەی هەتا ئەو قۆناغانیتی ئەپەڕێنێ لە کۆتا لە زۆر وڵاتان ئیشی لەسەر کراوە هاوڵاتی بۆ خۆی ئەیکا چونکە هاوڵاتی دەوڵەمەند بە نمونە من پلەیەکی باڵامەیە لە حکوومەتە بەرمانبەرێکیش لە خوارەوە فەرمانبەرێکی ئاسیا نەوەزاتەکەی منە کە هەردووکمان تەمینەکەین خۆمان بیمە ئەکەین بەشدار بوو ئەبین بن بڕی ئەو پارەی کە پێی بەشدارم و ئەو ماگانەی دەم زۆر لێ ئەو زیاترە بەڵام ئەو سوود لەو پارەی من ئەبینێ کە من خسمەتە بیمەوە هەر من سوودی لێ نابین واتە دکتۆر بۆ نمونە ئەگەر ماگانە تۆ 500,000 بیت من 25,000 بم ئەگەر هەردووکمان پێویستیمان بە نەخۆشخانە بوو هەمان چارەسەرمان بۆ کرێ هەمان چارەسەرە بەڵام بەڕێژەیەکی بەڕێژەیە تێچۆکەیە بەس ئەو تێچۆی ئەویش لە پارەی تەمین دەدەرێت کە ئەو کەسەی کە دەخلی زیاترە پلەی زیاترە موچەی زیاترە ماگانەکەی زیاترە لەو زۆرە سوود کەمەگەر سوود دەبینێ بۆیە کارەکە بە شێوازی قۆناغا تۆ ناتوان یەکسەر هەموو هاوڵاتیان بڵێوەرە خۆت بیمە بکە چۆ بەشێکی زۆری قەنەعەتی بە تۆ نییە لە فەرمانبەرانەوە دەست پێ لە فەرمانبەرانەوە کە ئێمە ئەگە گەشتین ئەو قۆناغا بە دڵنیا لە فەرمانبەرانی وەزارەتی خۆمانەوە دەست پێکەین بۆی کە ئەوان زیاتر تەقبولێکەکەن وەتی ئەگەن بیمەی تەندروستی چییە ئەو کە وردە دوای ئەوان بە قۆناغەکان کە چوار قۆناغ و 10 ساڵە خەیانێ باش مەبەستمە ئەوەش بەڵام لە هەمان کاتە بگورە ئەو شوێنانەی کە دەستنیشانیانەکەین بۆ پێشکەشتنی خزمەتگوزاری بیمە لە پاڵ چەند نەخۆشخانەیەکە کە پێویستە هەموو پێداویستەکانی ئەوانەی کە نەخۆشخانەکانی کە دەستگاکانی کە بەردەوامن بەم سیستەمی کە ئێستا هەیە سیستەمی پێڕێکراو تا هەچێتە ئەو ئاستەی کە هەموو جگە لە دوو خزمەتگوزاریەکیان خزمەتگوزاری تەندروستی گشتیە کە پرایمەر هێڵثکێری پێڕین کەوا وەزای تەندروستی لی بەسە بەبێ بەرامبەر لەگەڵ حاڵەتی تەواوی تا قۆناغێکی کە ئەجێتە بیمە و بەڵام لە سەرەتا ناچێتە بیمە ئەگەر من و تۆ هەردووکمان تۆ موچە بەرزەکە و من موچە نزمەکە لەبەر پلەیەکم هەیە من لە حکومەتە ئەمەندەیە بەڵێ فەرقی لە نەخۆشخانێکی تایبەتە ئێمە بیمەی تەندروستیمان کرد بە شەرتێ بەشداربووی سیستەمی بیمە بێ ئەو نەخۆشخانە تایبەتە هەردووکمان بە هەمان شێواز مامەڵەمان لەگەڵا ئەکرێ چونسە لە کەرتی تایبەت من و تۆ بچین تۆ پارەکە ناتوانانی لە کەرتی تایبەت بنمە بیگایکی بۆ بینی نەخۆشێک دکتۆریەک بەسکێتە چارەسەرەکە بنمونە لە نەخۆشخانەی ئەلف لیڤلی بەرزترە لە ئەهلەکانە ئەڵێ من ئەو نەخۆشخانەمان 3 میلیۆنەکەم بەڵام لە هەمان کاتە لە حکوومەتا بنمونە بنیم شێوازی نیمچە تایبەت بە نمونە کە هەمانە بە 600,000 یا بە 700 ئەکرێ لەکەم لە نەخۆشخانەی تایبەت دیکەیە بە میلیۆنێک ئەکرێ ئەو کات کە سیستەمەکە دەکایەوە هەم داون دەستگا تەندروستیەکانە و هەم دامدەی تەندروستی کەرتی تایبەتیش ئەنی گشتی و تایبەت ئەتوانن بەشدار بن ئەوانە هەڵێ هەڵەبژێردرێ و بەشداربوویان پێوتر ناو سیستەمەکەیە من ئەو کاتە بنمونە ئەتوانم بچمە ئەوەش و ئەتوانم بچمەوە باش ئەو پێوەرانە چییە ئەو پێوەرانە چیە کە نەخۆشخانەکان دیارە سەریکە ئەو کاتە کە هەیئەی بیمە دەستەی بیمە هەر ناوێک هەڵەگرێ لە کاتی خۆیان ئەو کاتە کۆمەڵی مرج و ڕێنمایی ورتر دەرەکات لەسەر و بابەتشکە یاسا هەموو بابەتەکان ڕوون ناکاتەوە کۆمەڵی خاڵی گشتی تەواو ئەنی بڵێن لە ڕووی یاساوە تاعیمەکە دواتر مەرجەکانی بوون بەشداربووی پێشکەشکردنی خزمەتگوزاری بیمەی تەندروستی دەڕێی ئەو
هەی ئێوە ئەو دەستیا و دامەزراوە دەست ڕاگەێنرێ و بەشداربووەکان دەتوانن پێشکەش بکەن و بنە نەبەشە لە هەرچەندە لە باسەکە دەچمە دەرێ بەڵام بە دەرفەتی گرنگی ێزانەوە و پرسیارە بکەم لە ماوەی ڕابردووە و چەند ڕۆژی ڕابردوو تا ئێستا زۆرزان بەردەوام هەیە پەتایەک لە سلێمانی بڵاو بۆتەوە ئەوە هیچ مەترسێکی هەیە ئێستا ئاستی نەخۆشەکان لە شوێدایە تەندروستیەکە چۆنە خوێنبەربوونەکە ئەو پەتایە وەکو هەندێک لە پەتای دیکە لەناو کۆمەلگای ئێمە ساڵانەیە چەند ساڵجارێ دووبارە ئەبێتەوە چۆن پەدای کۆلێرا پار و پێراریش ڕوویدا و لە سلێمانی دواتر بڵاو بۆ بە زۆربەی زۆری شارەکانە سەرتا ناو سلێمانیش نەبوو دەروی سلێمانی بوو بە نمونە پەتای خوێنبەربوون ئەنی حومای نەزیفیەکە بە هەمان شێواز ئێمە وەکو وەزای تەندروستی ئەو پەتایانەیە ئەو ڤایرۆسانە و میکرۆبانەی کە هۆکارێکن لە چەند وەرزێکی دیاری کراوە دەڕێ بەڕێوەبەرایەتەکانی خۆپارێزیەوە کە هەموو شاری و هەم چاودێری بازار و چاودێری ئەو سەرچاوانە بنمە کۆلێرە لە پیسبوونی ئاو ئەو دروسە بێ حومای نەزیفی پەتای خوێنبەربوون لە ئاژەڵەوە ئەگوێزرێتەوە بنمە ئەمانە ئێمە بەردەوام چاودێری تەندروستی خۆمان لیژناو بەشەکانی ئێمە و بنمە کشت و کاڵ و ڤێتەنەری و ئەمە بە لەژێر چاودێری ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە WHO لە نزیکەوە کە ئەم پەتایانە دروست ئەبێ ئەو لە ڕێکار و کۆمەڵی ئاسانکاری و ئەنی بڵێن شتێکی جیاواز و مەترسی نییە نەخێر زین چۆنە مەترسی هەموو ئەو جۆرە پەتانە هەموو بەشی خۆی مەترسی هەیە یا بۆ جۆرە هاوڵاتیە کە فەسەجێ لەشی جیاوازە لێ چکە گرنگ خۆپارێزیە لێ گرنگ ئەو ڕێکارانەیە کە توش بوون بۆ ئێستا کار لەسەر احتیواکردنی کراوە کار لەسەر ئەوەی کە بڵێن احتیوا بکرێ و لە شوێنەکای بڵاوتر نەبێتەوە ئەو نەخۆشانەی کە دەستنیشان کراون یاخود دەرچۆ کەتیانن دۆکیمنت کراوە سەرمێنراوە کە ئەو نەخۆشیان تایە لە کاتی چارەسەران تا ئێستا لەخوا بەزیابێ حاڵەتی زۆر مەترسیدار نییە و چەند حاڵەتەیە بەژمارە بیرم نییە بەڕاستی لێرە لە ساری سلێمانی نەبوو بۆ سەر چەند کەناڵی گەشت پیاوتم تەلەفۆنێکم کردای ئەم زانی بەڵام ئێستا بیزەبت نازانم چکە ڕاستەوخۆ پەیوەندی بە منەوە نێوێ بە تەلەفۆن وەریگرم ئەم ڕۆژەکەم ڕۆژی داوام بۆ حاڵەتەکە مەترسیدار نییە حاڵەتەکە هەموو جۆرە نەخۆشیەک و پەتایەک ئەگەر لە کاتی خۆیان پێشتر خۆت بۆ ئامادە کردبێ کە ئێمە کردومانە ئەتوانی بڵێ مەترسێکی ئەنی مەترسیدار نییە ئەنی ئەو مەترسی نییە کە ترس دەدڵی هاوڵاتیان بڵاوکاتەوە بەڵام لە کاڵ ئەوەشا بۆ خۆی پەتایەکە پەتایەکی جددیە پێویستە بە هۆشیاریەوە تعاملی لەگەڵا بکرێت دەستخۆش بەڕێز دکتۆر ڕاهێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی گەلێک سوپاسکە سپاس بەڵێ بەرزان گفتوگۆکەمان لەگەڵ جەنابی دکتۆر کۆتایی هادیەوە شەرشاد بن